دوای ئەوەی ترێ بەردەوام بوو لە جێڕانەوەی ژیانی خۆی و ئازاد. ترێ وتی ئازاد ژمارەی تەلەفۆنەکەمی لێوەرگرتم تا کۆمەڵە کتێبم بۆ پەیدا بکە. منیش زۆر بە خۆشحاڵیەوە ژمارەی تەلەفۆنەکەمدایە. ئەو ڕۆژەمان بەم شێوەیە بردەسەر. بە هەفتەیەک دوای دانیشتنەکەمان لە کتێبخانەیەکە و تەلەفۆنی بۆ کردم ئەگەر ئەکرێت من ببینێ، چونکە کتێبی باشی بۆ پەیدا کردبووم بۆ ئەوەی بمداتێ. منیش چوون بۆ کتێبخانەی گشتی بینیم. چوونە کافتریایەکەوە، دەستمان کرد بە قسەکردن. زۆر باسی ئازایەتی ئافرەتی بۆ کردم، تەنانەت وام لێ هاتبوو وامەزانی ئافرەت سەرکردە و شای هەموو بوونەوەرەکانە لە ڕووی ئازادیەوە. بۆیە زۆر بەلێزانانە منی هەڵخەڵەتان و بە شێوەیەک کە منی کردە پەیکەری ڤینۆس و خۆشی کردە بەندەی من. ئیتر لە باسی ئازایەتیەوە بەرەو خۆشەویستی منی برد و منی کردە خۆشەویستی خۆی. بە ئازادی منی هەڵخەڵەتان تا وای لێ هات هەموو لەشی منی بۆ خۆی ئازاد کرد و زۆر دووری خستمەوە لە دایک و باوک و خوشک و براکانم. گوایە کە من ئازادم و پێویستم بە کەس نییە و ئابووری ئازادم هەیە لە وڵاتەدا. تا بە ئازادی بێکەس بووم. ئازادیش دادی منی نەدا، پاشان فێری شتێکی تری کردم کە ئەو ناوی لێنابوو مەزاج. من نەم ئەزانی چییە. ڕۆژێک پێیوتم حەز ئەەکەی بڕۆین بەرەو بەهەشتێک کە من و تۆ تێیدا سەرکردەبین؟ وتم بەڵێ. پێیوتم بۆنی ئەو سپیاییە بکە و نزیکی بکەرەوە لای لوتت بزانە چەندە جوان مەزاجت خۆشە بێ. هەرچی وت کردم تا بە ئازادی ڕسوای کردم. لە کۆتاییشدا فرەیدامە سەرجادە و تۆش وەک شتی فرێدراوی سەرجادە منت هەڵگرتەوە. تۆزێک منت تەکاندووە، لەوانەیە تۆش سوودێکم لێوەربگری. کەوای وت زۆرم پێ ناخۆش بوو، بەڵام هیچ قسەم نەکرد. کەمێک بێدەنگ بوو، دڵی پڕ بوو. هەستم کرد فرمێسک بە چاویدا وەک بۆڵەترێت دێتە خوارێ و لە نێو چاوانیشیدا عارەقی شەرم ئەتکێ. پێم وت ئارام بەرەوە، کۆتایی بە باسەکە بهێنە. گرنگ ئەوەیە کە تۆ ئێستا لە شوێنێکی زۆر هێمنی و برای خۆت لە تەنیشتەوەیە و ئامادەیە هەموو خەمەکانت لە کۆڵ بگرێ. ترێخان پێویست ناکە ئاوا بەکوڵ بگری، ئارام بە. شەویشمان درەنگ کردووە، من ئەبێت بگەڕێمەوە بۆ ماڵەوە، تۆش پشوویەکی ئەرخەوانی بدە. سبەینێ خوا یار بێ دێمەوە بۆلات. تکایە هەست بە هیچ ناڕەحەتیەک مەکە. وەک پێشتریش پێم وتی مەبەستی من تەنها چاکەیە. ئەمەوێت لە دەروازەی خێردا ئارام بگرم و هیچ ئیشێکم بە تۆ نییە. جارێ بەخوات ئەسپێرم من ئەڕۆم، ئەوەشت لەبیر نەچێ. ئەو خوایی من سپاردەزایە ناکە. دەستم کرد بە گیرفانمدا مەبلەغێک پارەی بۆ بەجێبێڵم، نەوەک پێویستی بە پارە بێ. پارەکەم خستە ژێر سەرینەکەی و سرم داخست و گەڕامەوە دواوە. دووبارە ماڵ ئاواییم لێ کرد. لەژێر لێ وتی خوات لەگەڵ. بەڕاستی نمونەی مرۆڤ لە تۆدا ببینم ماڵ ئاوە. هێدی کەوتمەڕێ. لەو شەوەدا خۆشیەک بەری دڵمی گرتبوو و ئارامیش وەک چەرچەفێکی ناسک هەموو ڕۆحی داپۆشی بووم. هەرچەندە کۆتەکەم لە ژوورەکەی ئەودا بەجێهێشت بوو، بەڵام سەرمای ئەو باکوورستانە هیچ کاری لە لاشەی من ناکرد. بۆیە زووش بەدەم ڕێگاوە. ئەموت وەرە ئێستا بگەڕێەوە ماڵەوە، بەم هیلاکە دەست بکە بە قاپ شۆردن. کە گەڕامەوە سەرخێڵ و یوسف لە ژێر جێگەکەیانەوە بە بێدەنگی و بە چرپەوە باسی منیانە کرد. گوێم لێ بوو سەرخێڵ وتی ئەو زاڵمە گەڕایەوە هەر لەبەرەوەی کە قاپەکان نەشوە چۆن خۆی لە ئێمەون کرد.
ئێستا 1500 عوزرمان بۆ دێنێتەوە و ڕازیمانەکە. منیش چوومە نێوان هەردووکیان، دانیشتم و پاڵمدا بە دیوارەکە بە زەردەخەنەیەکە و ئاهێکی خۆشیم هەڵکێشە. یوسفی هاوڕێمان شاعیر بوو، زۆر جار بە ئەدەبیانە قسەی کرد. یوسف وتی دەیچیت پێ باسی بکە بۆمان، نازانم پێت بڵێم دڵت خۆشە یان بێزاریت. زەردەخەنەی لێوت پرشنگی خۆشەویستی ئەڕوێنێ و ئاهەکەشت لەگەڵ هەناسەت حەسرەتی مەئیوسی پێوە دیارە، لێت تێناگەم. جاروبار وا ئەتبێنم کە هەنگوێنت لە دارگوێزدا دۆزی بێتەوە و هەناسەکەشت ئەشک و خەفەت تیایدا بەرجەستە بێ. سەرخێڵوتی واز لەم قسە ئەدەبیانە بهێنن چی بۆ بڵێ، وا من خەریکە گوێرەکەیەکمە بێ. منیش دیسانەوە ئاهێکی ترم هەڵکێشاوتم جارێ پێم بڵێن قاپەکانتان شۆردووە یان نا، تاریکە هیچ نابینم، چونکە ئەگەر قاپەکانتان نەشۆرد بێت توانای ئەوم نامێنێ کە پێتان بڵێم چی ڕوویداوە. سەرخێڵوتی توانات هەبێ خەسرەوجان، هەر منی کڵۆڵ نیم ئەبێ لە زەحمەتە جێگری تۆ بم و لە خۆشیشدا یوسفی برام، جا لەبەرەوە قسەکانت بکە بە ئارامی. یەکسەر باسی هەناسە ساردی کچۆڵەکەم کرد کە بە دوای ئازادی و یەکسانی داوێڵ بووە. ئازادی وەک زەڕنەقوتەی بێدایک برسی کردووە، وەک مناڵانی بێسەرپەرشت کە هیچ هەستێکی نەبێت بۆ ژیان یەکسانی ڕقی کردبەوە. تا لە هەوری دنیادا وەک ئاوێنە بە مەلولی خۆی لەسەر شەقامی ئەم وڵاتەدا ئەبینیەوە، وەک بخچە و پریاسکەی ژنە لادەیی تەلاقدرا و لولکرا بوو لە بەردەمی دەرگایەکدا بەچیچکەوە بخچەکەی ڕۆحی دەمی کردبەوە. پریاسکەی نانەکەی کە ڕووی کردبوو، هەناسەی وەک بە نەخوێنی شەروال پیسەکان ڕەوا بووەوە، لەنگێز ببوو، هەرەس ماتی کردبوو، بورانەوەش وەک هاوسەری دەستی لە ملی ئەو کردبوو، خۆشی لێ ببووە دێوەزمەیەک. ئەو چۆلەکە و پەپولانەی کە خەیاڵی بەهەشتین بەسەر سەریەوە وەک مۆرفین و کۆردۆین سەمایانە کرد. تلیاک و حەشیش ببوونە ئەسپی سپی باڵدار بەرەو زەبەلاحێکی بێبەزەیی هەڵیەگرت و ئەیبرد بۆ لای کەسێک کە بە سحری وتە وای لێ کردبوو لە بەردەمیە وەک یوسفی کەنعان خۆی نیشان بدا. تا ئێرە تێگەیشتوم لەوە زیاتر نەمویست دەرگای دەمی ئەو زێرابە بکەمەوە و بۆگەن و هاڵاوەکەی بەسرمدا بێ، بۆیە زوو خەفەم کرد، وەک زۆپای دار هەموویم کردە ژیلەمۆ لە سەنگەری بەرگریدا دامنا و خۆم ئامادە کرد بۆ مەتەرێزی شەرەف. بە تەواوی بەسەرهاتەکەم بۆ یوسف و سەرخێڵ جێڕایەوە. ئاگام لە یوسف بوو کە لە تاواندا باوەشی کردبوو بە بەتانیەکەیدا، زوو زۆش پەنجەی خۆیە گەست. سەرخێڵیش ئەیوت کوا پیاوەتی، کوا ئازادیم. ئەمە بەس تەنها جێگایەتی بکوژرێت و لە ناو قەبردا سەر بەرەو خواری دابنرێ، ئاخ و حەسرەت ببوونە گۆرانی لە بەینی یوسف و سەرخێڵدا یاریانە کرد. یوسف وەک حەیرانی دەشتی هەولێر ئەیسەندەوە و سەرخێڵیش وەک مەقامی بەیان واوەی لای بوو، بەلایەوە هەردووکیشیان مۆڕەی ڕقیان لەم نەکرد، کەسێک نەبوو کە ڕقی ئەوان دامرکێنێتەوە. وتم من هیلاکم بەیانی کە نوێژمان کرد دوعای خێری بۆ ئەکەین، لە پاشان ڕوە و جەستت داڕوخا و ڕوحە بەزیوەکەی ترێ ئەڕۆین تا بزانێ کە سێ کۆڵەکە و سێپایە لە ڕووی ئەودا دیوانەگرن. مەبەستم ئەوەیە یەکێکیان بۆ ژێر باڵی ڕاستی و یەکێکیان بۆ ژێر باڵی چەپی و ئەوی کەشیان لە پشتیەوە ئامادە باشی خۆیان دەربڕی. بخەون تا بەیانی خوا لە سوڵتان مەحموود گەورەترە کە چوینە لای شتی زیاتر ڕوونەبێتەوە. سەرخێڵ لە ژێر جێگەکەیەوە هەر ئاخی قینی هەڵاکێشا و ئەیوت ئاخ چۆن کەوتینە وڵاتێک کە غیرەت و شەرەفمەندی بۆتە هەڵمی ئاو، زۆر بە ئاستەم ئەبینرێ. زۆر پرسیاری لەم نەکرد، ماڵی ترێ لەکوێ و دایکی ترێ کوێیە و ئایا باوکی ماوە، ئەی براکانی ئیشیان چییە، وە پرسیاری زیاتر و زیاتر. وتم ئەگەر ئەکرێت با بخەوین بەیانی خۆت ئەتوانی هەموو پرسیارەکانی لێ بکەیت،
ئێستا لە کۆڵی من بەرەوە هەر ئەڵەی پیرێژنەکانی ئەم وڵاتەی ئەوەندە پرسیارەکەی. تووڕە بوو پێی وتم گردنت ئازاد نەبێ ئیتر بێچرپە لێی خەوت تا کاتی نوێش. هەڵساینەوە من خۆم گۆڕی و یوسف و سەرخێڵ خێرا بە دوامدا هەڵسانەوە دەستم کرد بە پێکەنین. وتم ئەگەر ئەوە کوڕێک بواە هاتن لەگەڵمدا. یوسف پێیەکەنی و سەرخێڵی ژووتی من نایم ئەگەر بێم لەبەر خاتری تۆیە. دانیشت و دەموچاویدا بەیەکدا. من هەر بە پێکەنینەوە خێرا چوومە لای، دەستم خستە سەر شانی، ماچی سەریم کردووتم ئەوە کێشێتە گیان، کەس ناوێرێ بڵێ بەری چاوت کلی پێوەیە. یوسف وتی نا ماسکارەی پێوەیە، باوی کل نەماوە. سەرخێڵ بە زەردەخەنەوە هەڵسا و پێڵاومان کردە پێمان و بەرەو نەخۆشخانە کەوتینە ڕێ. بە قسەی خۆش و گاڵتە و گەپ چووینە ناو نەخۆشخانەکەوە. یوسف وتی خەسرە و بڕۆ پێی بڵێ کە ئێمە هاتوین بۆ لای، نەوەک ئامادە نەبێ با ئاگادار بێ. وتم باشە. چوومە ژوورەکەی، سەیرم کرد لە ژوورەکەیدا نەبوو. وا هەستم کرد کە چوو بێت بەلایەکدا یان ئیشێکی تایبەتی هەبوو بێ. زۆر چاوەڕم کرد بەڵام هەر دیار نەبوو. چووم لە پرزگەی نەخۆشخانەکە پرسیارم کرد. پەرستارێک گوتی کە ئەم شەو درەنگ ڕای کردووە، نازانین کە بەرەو کوێ ڕۆشتووە، بەڵام ئێمە بە تۆ هەڵخەڵەتین. وتمان کە لە لای ئەمێنیتەوە، تۆ چۆن خوشکی خۆت لەو کاتەدا بەجێ ئێهێڵیت؟ ئەی دکتۆر پێی نەوتی کە نابێت پارە یان شتی گران بەهای پێبێت وەک زێڕ و زیو؟ زۆر سەرسام بوو. وتم نەخێر، نە ئەو خوشکی منە و نە دکتۆر هیچی بە من و تۆ. پەرستارەکەوتی ترێ لە ناو پەرتووکی زانیاری نەخۆشخانەکەدا ناوی تۆی بە برای خۆی بردووە، بەداخەوە ئەو ڕای کردووە چونکە پێویستی بە مادە سەرکەرەکان بووە. ئەبوو تۆش و ئێمەش زیاد لە پێویست ئاگادار بووینە بەداخەوە. ئیتر من تێگەیشتم کە هەڵەیەکی زۆر گەورەم کرد کە پارەم بۆ بەجێهێشت. زۆر بە مەئیوسی گەڕام و لای یوسف و سەرخێڵ زۆر مات ببووم. سەرخێڵ وتی ها ئەوە چییە؟ چی ڕووی داوە؟ خۆ سەلامەتە؟ وتم نەخێر. سەرخێڵ وتی مرد؟ وتم نا، بەڵام خۆزگەم بمردایە و پارەم بۆ بەجێ نەهێشتایە، بەداخەوە ڕای کردووە چونکە لەشی پێویستی بە مادە سەرکەرەکان بووە. نازانم چی بکەین، با بڕۆین، دیارە ئەوەی کە ئێمە چاوەڕیانەکەت نەبوو. خێرەکەمان تا کۆتایی نەبردە سەر، بەڵام خوا چاکەی چاکەکاران ون ناکە بەویستی خۆیەتی، با بڕۆین برایە. سەرخێڵ وتی خەسرەوە ئەی تۆ نەدوت کە کاتێ ترێ بێهۆش بۆ ژمارەی تەلەفۆنەکەی ئەوت لێداوە؟ وتم باوا بوو. وتی کەواتە سەیری ناودەستیەکەت بکە بزانە ژمارەکەی چەندە، تەلەفۆنی بۆ بکە تا بگەڕێتەوە یان بچین بیبینین. بۆ چوونەکەی سەرخێڵ زۆر باش بوو. گەڕام بە دوای ژمارەکەیدا و دۆزیمەوە، بەڵام هەرچەندە پەیوەندیم پێوە کرد بەداخەوە تەلەفۆنەکەی داخرا بوو. هەرچۆن بوو ژمارەکەیم لە ناو دەستیەکەمدا یاداش کرد تا لێمون نەبێ. گەڕاینەوە بۆ ماڵەوە. ئەو ڕۆژە هەموو داوای پشومان کردبوو لە کارەکانمان. یوسفیش شێخ مەحشیەکی خۆشی بۆ دروست کردبووین بۆ بەربانگ، بێ ئێوە ناخۆش خواردمان. سەرخێڵ وتی من 2 جار قاپ پیسەکەم، جارێک لە پاداشتی، دوێنێ جارێکیش ئەمڕۆ. پاشان دانیشتین و قسەی خۆشمانە کرد. بیرم کردەوە کە جارێکی کە پەیوەندی بەترێوە بکەمەوە. بە سەرخێڵم وت ئەتوانم تەلەفۆنەکەی تۆ بەکاربهێنم؟ سەرخێڵ وتی دیسان بۆ ترێخان بەکاری بێنە تا ئەیدۆزیتەوە، بەڵام من تێناگەم تۆ بۆ ئەوەندە خۆتی پێوە هیلاکەکەی. وتم دیارە لەبەر تەلەفۆنەکەیەتی کەوا ئەڵێت. ڕووم کردە یوسف و پێم وت یوسف ئەوەی تۆ بەکاربێنم؟ سەرخێڵ سوێندی خوارد کە مەبەستی ئەوە نیە، بەڵکو مەبەستی منە ئەوێت ئارام بم و خۆم وابەستەی نەکەم تا ژیانم وەک جاران بە ئاراستەی سادە و ساکاری خۆی دابڕوە. سەرخێڵ وتی خۆم و دەستیەکەشم لە خزمەت داین، هەموو جارێک بە من ئەڵێیت شێتە ئارام بە، بەڵام ئەم جارە سەرەی منە پێت بڵێم لە من شێتتر ئارام بە. دەستمان کرد بە پێکەنین و دەستیەکەیم دایەوە دەستی سەرخێڵ. وتم ڕازەکەی پێویست ناکات ئەوەندە سەر ئێشە بۆ خۆم دروست بکەم، با کۆتایی بەو باسە بهێنین. خوای گەورە بمان پارێزێ
چ دنیایەکە تێیکەوتوین برایەن. من تێناگەم ئەو کەسانەی کە باسی ئازادی ژنەکەن ئەیانەوێت ئافرەت بکەنە کەرەستەیەک بۆ خۆشیەکانی خۆیان، کە باز لە ئازادی ئافرەتەکان ئەبێت ئافرەت خۆی دا نەپۆشێ. ئەمەش لەبەر ئەوە نییە کە مافی ئەوان زیادکەن، بەڵکو لەبەر ئەوەیە کە ئارەزووی شەهوانیەکانی خۆیانی پێدا بمرکێنەوە. هەمیشە ئەو پیاوە شەهوانیانە یان ئەوانەی کە سەرمایەداری گەورن ئەیانوێ ئافرەت بکەنە داردەستی خۆیان. سەرخێڵ وتی چۆن؟ من لێت تێناگەم ئەتوانی بۆمان ڕوون بکەیتەوە؟ وتم برای بەڕێزم کاکە سەرخێڵ گیان، کاتێک کە باسی ئازادیەکرێ بۆ ئافرەت ئەیانوێ ئافرەت ئازاد بێ، نەک لە بەرامبەر خۆیاندا وەک مافی مرۆڤ، بەڵکو ئازادی لەشیەکەن. بۆ نمونە کاتێک شۆڕشی ئافرەتان کرا لە شیکاگۆ لە ئەمریکا، بۆ ئەوە نەبوو کە ئافرەتان ڕزگار بن، بەڵکو جوولەکەکانی شیکاگۆ ئەیانویست ئەو کارخانەی ئیفلاس پێبێنن کە زۆربەی زۆری ئافرەتان ئیشیان تێدا کرد، بۆیە ئەیانویست لە ڕێگەی ئەوانەوە کارخانەکە بخەنە ژێر دەسەڵاتی خۆیان کە مەسیحیەکان سەرمایان تێدا کۆ کردبەوە. بۆیە ئەو شۆڕشیان ناونا شۆڕشی ئازادی ئافرەتان. هەر لەو کاتەوە سەرمایەداران ئافرەتیان کردە داردەست بە ناوی ئازادیەوە، توانیان مۆنۆپۆلی لاشەی ئافرەتان بکەن. ئێوە ئەزانن نووسینەوەی مافەکانی ئافرەت چەند ئافرەتێکی سۆزانی نووسیویانەتەوە؟ یوسفتی چۆن؟ بزوتنەوەی ئافرەتان کە دامەزراوە بە پێی فەرهەنگی جیهانی نوێ کە لە هەناوی قوتابخانەی سەرمایەداریەوە سەرچاوی گرتووە گەڕێتەوە بۆ سەردەمی ڕێنیسانس. یەکەم جار لە جارنامەی ئافرەتێکی داوێن پیس کە ناسراوە بە ئۆلیم دی ژۆژیەی فەڕەنسی لە ساڵی 1791 هاتووە. پاشان لە 17 مادە پێکاتوە. یەکەم کەس کە ڕاوەی کردووە ئافرەتێکی وجودی خێزانی سارتەرە بە ناوی سیمۆن دی بوفوارە. کتێبەکە بە ناوی ڕەگەزی دووەم نووسراوە. پاشان ئەم بزوتنەوەی ژنانە نەهامەتیە بۆ ئافرەت لە سەدەی 19دا ئەم یەهودیە پیسانە جموجۆڵێکیان پێ دروست کرد لە ئەوروپا و ئەمریکا ناڕزایی و تا چەند کۆرس و سیمینار وشتی لەو بابەتانیان بۆ جێڕا و دوایی لەگەڵ گەشەی مارکسیەت و شۆڕشی ئۆکتۆبەری 1970 زۆر گرنگی پێدرا لەلایەن مارکسیەکانەوە لە سەدەی 20دا لەبەر کۆمپانیا گەورەکان بەو دەستەبەرکردنی کارێکی زۆرتر و هێنانە دەرەوەی ئافرەت لە ماڵەکانیان بەپارەیکە. ئەو ڕاپەڕینە سەرتاسەریەی پێ هەڵسێنرا کە لە ئێرلەنداوە دەستی پێکرد تا ئوسترالیا، داوای ڕێزگرتن و مافی سیاسی و کۆمەڵایەتی ئەکرا کە بە درێژایی مێژووی ئیسلام ڕێز و حرمەتی لە ئافرەت گرتووە لە هەموو کایەکانی ژیان بەشداری پێکردووە، مەگەر هەندێک پۆستی دژوار و سەرەکی نەبێ لەبەر سۆز و هەستناسکی ئافرەت لە هەندێک پۆست دوورخراوەتەوە. لە بەریتانیا بە هەمان شێوە ئافرەتێکی دەمشڕ و داوێن پیس بە ناوی پانک هریست کە لەبەر جوانی و شەدەلاری کچەکانی کە زیاد لە 19 کچی هەبوو هیچی کچی خۆی نەبوو، بەڵکو ئەو ئافرەتانە بوون بۆ لەشفرۆشی بەکارەهاتن پیاوانی شەهوەت بازیش بۆ خاتری جوانی و تێری حەزی خۆی و ماستاوکردنی لە بەردەم ئافرەت بزوتنەوەیکیان بە ناوی کچەکانی میسس پانک ناودرا. لە ئەمریکای سەرمایەداری لە ویلایەتی وایۆمینگ لە ساڵی 1869 مافی ئافرەت درا کە تەنها مافی دەنگدانیان هەبێ، ئەویش ئافرەتی سپی پێست ڕەشپێست هەر حسابی بۆ نەکرا بۆ پیاوەکانیشان. ئەویش لە ساڵی 1920 لە دەستوری ئەمریکی بووە قانون، بڕیاری لەسەردرا و تۆمارکرا. لە نیوزلەندا ساڵی 1893، لە ئوسترالیا 1902، لە نەروێج و سوید و دانیمارک ساڵی 1913، لە کەنەدا 1970، لە بەریتانیا و نەمسا و پۆڵەندا و مەجەڕ و چکسلۆڤاکیا و رووسیا 1918، لە بەلجیکا 1945. بەو زانیاریت وڵاتی سەرمەشقی ئەلمانی کە فەڕەنسایە ساڵی 1946 تەنها مافی دەنگدانیان بەخشی ئافرەت. دوایی هەر یەکە مەدرسەیەکی دروست کرد بە ناوی قوتابخانەی شیوعیەت
سۆشیالیستەکان لیبرال دیموکراسی و مەدرسەی ئاینی جوولەکە و مەسیحی کە مەسیحی و جوولەکە ئافرەت بە ڕۆحی پیس ئەزانن بۆ خزمەتی پیاو دروستکراوە. ئەمە مافەکانیانە، بەڵام بە خۆیان نازانن کە مافیان تەنها لای پیاو ڕوودکردنەوەیانە بۆ حەزی پیاو. لە ئیسلامدا مافی ئافرەت لە سەردەمی خەدیجە و ڕەحمەتی خوای لێبێ دەست پێکا کە سەروەت و سامانی خۆی بۆ پشتیوانی هاوسەرەکەی ئەخاتە کار و یەکەم شەهیدی بۆ خەباتکردن سومەیەیە. ئیتر ئەمانە سەرمەشقی ئەم پەیامن. یەکەم پاسەوانی ئافرەت عیمارەیە، یەکەم مفتی خاتو عایشەیە ڕەحمەتی خوای لێبێ، یەکەم بەرپرسی حەسبە ئافرەتە خەولە، یەکەم دەنگی ئۆپۆزیسیۆن ئافرەتە لە ئیسلامدا کە هەڵسایەوە بەدەم عومەری کوڕی خەتاب داوتی تۆ ناتوانیت دەستنیشانی مارەیمان بکەی زۆری تر لەم باسانە. هەروەها بۆیە لە جێگا گشتەکاندا ئافرەتە جوانەکانیان دامەزران بۆەوەی جێگای سەرنج بن بۆ پیاوە شەهوانیەکان وە کۆکردنەوەی سەرمایە بێت بۆ پیاوە دەوڵەمەندەکان. باشە، بۆ سەرپۆش بۆ مۆرکی ئیسلام من پێم وایە ئەوان تەنها ئەیانەوێت ئەو حرمەت و ئازادی و خۆشبەختیەکی ئیسلام داوێتی بە ئافرەت بیپ و بکێننەوە تا ڕەوشت لە فەرهەنگی ئەواندا نەمێنێ و لەبەر شەهوەتی خۆیان ئافرەتان ئازاد بکەن. بەڵام چۆن ئازادیەک کە ئازادی بێت تەنها بۆ کڕین و فرۆشتن و لە تەنیشت کاڵاکانی خۆیاندا بازرگانیان پێ بکەن. ئەم داپۆشینە تەنها لەسەر ئیسلام کراوە بەماڵ کەچی بە هەمان شێوە لە ناو هەموو ئاینەکاندا ئافرەت نابێ ڕوود بێ بێت جگە لە ئاین لە فەرهەنگی زۆربەی زۆری وڵاتاندا بە تایبەتی فەڕەنسا سەرپۆش باو بۆ تەنانەت بۆ تەمۆدێلێکی جوانی خۆیان کە پێی ئەڵێن مۆدێلی لەچکی فەڕەنسی. پێشهاتنی ئاینی ئیسلام لە کولتور و فەرهەنگی میلەتاندا هەمیشە ئافرەتان داپۆشراو بوون تا ئەو کاتەی شۆڕشەکەی شیکاگۆ کرا تەنها بۆ ئازادکردنی لەشی ئافرەتانی دنیا بوو. بۆ نمونە ئەگەر بگەڕینەوە بۆ پێشینەی گەلی کورد ئەوان هەردەم داپۆشراو بوون زیاد لە پێویست، بەڵام ئیسلام هات تۆزێک ئاسانتری کرد چونکە وەختە سەروفێست و کۆڵوانە و چارشێویان عەبایان بەکارهێنا. خۆ ئەگەر سەیری سەروفێست بکەین زۆر گران بوو بەسەر ئافرەتانەوە بە هەر جۆرێک بێ. ئەمانە ئەیانەوێت ئافرەت وەک ترێ لێ بکەن، هەمیشە وەک لۆتیەکان دەهۆڵێک و مەیمونێک بە دوای خۆیان دەخەن ئەڵێن ئیسلام دوو ئافرەت بە شاهیدێ قبوڵەکە. ئەم قەوانە ئەوەندە لێدراوە کورد وەتەنی قەوانەکەیان سواوە. ئەتوانم بڵێم کە ئافرەت لای ئێمە شازادە و ئێمەش خزمەتکاری ئەوانی. بەڵام بەداخەوە زۆربەی زۆری ئەو ئافرەتانە لەمە تێناگەن و نازانن کە ئەوان مامۆستا و بنیاتنانی خێزان لە ڕووی ڕەوشتەوە لە ئەستۆی ئەواندایە کەچی داوای مافەکانیان لە پیاوەکەن. ئەبوو ئەوان مافەکانی خۆیان بەسەر پیاواندا بسەپێن و سەرچاوی مافەکانیان لە قورئانە وەربگرن کە خوای گەورە مافی ئەوانی دابین کردبێ کەواتە مسلمانان لە ئاسفەرمانی خوای گەورەدا ملیان تاڵەموویەکە. بۆیە دووبارەی ئەکەمەوە کە ئەوان سەرکردە و ئێمەش جەنگاوەر. ئاگادار بۆم سەرخێڵ سوور ببووەوە، بۆیە خێراوتی ئەرێ خەسرە و تۆ ئافرەتت کرد بەچی واد لە من کرد کە نەوێرم لە ژیانمان ژن بێنم، زۆر قورسی مەکە لە سەرمان. وتم سەرخێڵ برا، ئەمە ڕاستی ئەبێ هەموو بزانین کە ئێمەی پیا و بێدادین و ئەوانیش خۆیان ساویلکەن هەمیشە داوای ماف لە پیاوەکەن. بۆیە دووبارەی ئەەکەمەوە ئەڵێم سەرخێڵ گیان ئەگەر ئەوان تێگەیشت بێتن لەو پەرتوکەی کە خوای گەورە ناردوێتی بە خەڵات بۆ محەممەد درودی خوای لێبێت ئومەتی ئیسلام ئەویش کە فەرقیانە واتە فەرقە لە بینی حەق و باتڵدا ئەبێ لەو دەقانەوە مافەکانی خۆیان بەدەست بێنن. لەو کاتەدا زەنگی تەلەفۆنەکەی من لێدا، بەڵام دیار نەبوو کە لە چێوەیە کە هەڵم گرت ترێ بە دەنگێکی ناسکەوتی ئێوارە باشکاک خەسرە و داوای لێبوردنەکەم کە نەئەبوو ئاوا بەجێت بێڵم، بەڵام توانام نەمابوو ئەبوایە هەڵبێم لە دەست چارە سەرکردن. خۆت ئاسایی نەک بمبەخشە بەڵکو گەردنم ئازاد کە
کە چەند خۆش بوو کە گوێم لەو شە جوانەکانت بووە لە دەمی گوڵبارانی تۆ ڕۆحی منی بۆن خۆشە کرد. بمبورە من زۆر بێهێزم داوات لێکەم دەستم لێبەر نەدەی. وتم تەلەفۆنەکەت داخراوە بیکەرەوە تا من پەیوەندیت لەگەڵ بکەم. وتی 2 سەعاتی کە تەلەفۆنەکەم ئەکەمەوە من پارەم پێنەما جارێ بەخوا دەستبێرم. ئاگادار بووم کە قوڕگی پڕ بوو لە گریان بەڵام بە زۆر خەفەی کرد. دیسان هەوای ترێکەوتەوە ناو هەست و بیرم. سەرخێڵ و یوسف وتیان یارمەتی بدە چونکە زۆر بێچارێ بەڵکو و خوای گەورە تووشی خێرمان بکە. وتم باشە با چاوەڕێ بین تا دەستیەکەی ئەکرێتەوە. هەرچۆن بوو کاتمان بردە سەر تا کاتژمێر ڕابرد. تەلەفۆنم کردەوە بۆی بەڵام دەستیەکەی داخرا بوو. کەمێکی تر چاوەڕێمان کرد دووبارە پەیوەندیم پێوە کرد زەنگی لێدا خۆی بە دەنگێکی هێمنەوەتی بەڵێ. پرسییم بۆ نەخۆشخانەکەت بەجێشتۆ تۆ نازانیت کە پێویستت بە چارەسەر هەیە؟ کەچی ئەو هەر قوڵپی گریانی ئەدا لێی پرسییم کە کەست لایە؟ من لەبەر ئەوەی کە ئەو شەرمەندە نەبێ وتم نەخێرە. ترێوتی ئەگەر ئەکرێت من دێم وڵات چونکە زۆر پێویستم بە حەوانەوە هەیە زۆر ماندوو ئەکرێت بۆ چەند سەعاتێک بێت بێمە لای تۆ تا بحەسێمەوە. وتم فەرموو وا من چاوەڕێ دەکەم بەڵام من لەگەڵ 2 هاوڕێمدا ئەژیم دوای سەعاتێک ئەوان ئەگەڕێنەوە ماڵەوە. لەبەر ئەوەوان بەترێوت بۆ ئەوەی هێڵێکی پێشین بۆ خۆم و یوسف و سەرخێڵ دابنم. وتم بە زووترین کات وەرە تەلەفۆنەکەم داخستەوە. یوسف و سەرخێڵ خێرا خۆیان پێچایە وتیان ئەڕۆین بەڵام من ترسێکم بۆ دروست ببوو نەم ئەزانی چی. بە سەرخێڵ و یوسفم وت ئەگەر کرا دوای هاتنی ئەو بە کاتژمێرێک بگەڕێنە چونکە نەوەک شتێکی لێبێت و بەسەرندا ساغ بێتەوە. سەرخێڵ دەستی کرد بە پێکەنین وتی بۆ بەتەمای چی ئاگاداری خۆت بە خۆ ناتخوات لەوانێت داوای پارەی تر بکە بۆ مەزاجەکەی ئەگەر وابوو پشتە ملی بگرە و فڕیدە دەرەوە. پاش چەند خولەکێکی کەم لە جێگەیەکی کەوە پەیوەندی کردەوەتی پاش 5 دەقیقەی تر من دێمە بەردەم ماڵەکەت. وتم باش زۆرم بەلاوە سیر بوو. زوو ماڵەکەم پاکردەوە هەوای ژوورەکەم گۆڕی و ئاوم گەرم کرد تا چای ئامادە بکەم. پسکیتم خستە سەر قاپ و خۆشم پێکەنین مەهات وامەزانی کە ئەلیزابێتی یەکەم ڕوو لە ماڵەکەمەکە. بە ئاستەمێک چوومە بەردەرگای باڵخانەکە و دیم وا بە کەساسی ڕۆ و من سەرەکێشێت و کۆتەکەمی لەبەردایە دەستی خستۆتە ناو گیرفانی و وەک هەوری ڕەش چۆن مانگی تابان ئەگرێت ئاوا شەرم ڕووی ترێی گرتە بوو بە کەساسیەوە سڵاوێکی کرد. ترێوتی ببوورە من مای ناڕەحەتی و سەر ئێشە بووم بۆ تۆ. وتم خوا بتبورێت خوشکی ئازیزم تۆ خوشکی بەڕێزی منیت ئەگەر هەردوو خوشکەکەی خۆم لێرە بوونایە هەر ئەوەندەی تۆ بەڕێز و خۆشەویست بوون. فەرموو با بڕۆینە ماڵەوە ماندوو دیاری. من پێشکەوتم و ئەویش بەدوامدا. بردمە ماڵەوە بەهێمنی شریتێکی قورئانم خستە سەر چووم بەلای چاتێکردن بەڵام کاتێک گوێم لە ئاوازی منشایی بوو کە سوورەتی مەریەمی ئەخوێندەوە هەموو جانم ئارامی باڵی بەسەردا گرتە بوو لە دەروازەی بەهەشت و دۆزەخدا خۆم ئەبینمەوە. چوومە لای تەسجیلەکەوە و کەزم کرد کە بە ئاستەم گوێم لێ بوو. وتم ترێخان بۆ ڕۆشتی لە نەخۆشخانە زۆر بێتاقەت بووم. بۆی جێڕامەوە کە لاشەی پێویستی بە مادەی سڕکەر هەبووە ئەبوایە بڕۆشتایە. وتم ئەکرێت من برابچووک یان ناوی لێ بنێ کوڕی خۆت یان من قوتابی و تۆ مامۆستا چیت هەیە بیجێڕەوە ئەگەر چاک بوو با فێر بم خۆ ئەگەر خرابوو با خۆمی لێ دوور بخەمەوە وا بزانە کە من تەنها بۆ گوێگرتن دروست کراوم. فەرموو با گوێم لێوێ بیجێڕەوە با یارمەتی یەکتری بدەین. ترێوتی زۆر باشە بەڵام سوێندم بۆ بخۆ کە ئەوەی پێت ئەڵێم تەنها بینی خۆم و خۆت بێ. وتم ناتوانم سوێند بخۆم لەبەرەوەی من 2 هاوڕێم هەیە ناویان سەرخێڵ و یوسفە و ئاگاداری هەموو شتێکی تۆن تا ئەو کاتەی هاتوویتە تەلای من چونکە من و ئەوان یەک جان و یەک باوەڕین. جوانتر بڵێم
تەواوکەری یەکترین، ئەوەش بزانە کە چەپڵە بەدەستێک لێ نادرێ. سێ ژیری بکەونەکار باشترە تا یەکدانە. لێرەوە سوێندت بۆ خۆم کە ئەوان لە من دڵسۆزتر بن بۆ تۆ. ترێوتی لە چاوی تۆ بڕواکەم بەوانەی کە تۆ پشگیریانەکەیت، چونکە بە ڕازگۆیی هەموو شتەکان ئەخوێنمەوە لە تۆدا. قسەکانیم پێ بڕیوتم خوشکی ئازیزم، ئەگەر ئەکرێت با بانیان بکەین، بڕوان پێ بکە کە ئەوان پشگیری تۆ و منیشە بن، چونکە ئەوان لە دەروازەی میحرابدا پەروەردەکراون، هەر چۆن بێت کۆڵەکەن بۆ تۆ. ڕازیم کرد و ئەوانیشم بە تەلەفۆن بان کردەوە. سەرخێڵ و یوسفم پێناسان، بەڵام ترێ سەرسام بوو لەوەی کە دەستی برد تا لەگەڵ یوسف تەوقە بکە، بەڵام یوسف تەوقەی لەگەڵ نەکرد، بەڵکو دەستی گرت بە سنگیەوە بووی. بەڵام سەرخێڵ دەستی هێنا و بە گەرمی لاواندیە و بە خێراتنی کرد. لە دواییدا دانیشتین وەک مناڵێک، چۆن داپیرە چیرۆکی بەرئاگردانیان بۆ ئەخوێنێتەوە، گوێبیستی قسەکانی ترێ بوون. هەموو لە ئاستی ئەودا سەرمان داخست بوو بۆی بتوانێت بە ڕاشکاوەنە قسەکانی خۆی بکە. دیار بوو ترێ کەشێکی باشی بۆ دروست ببوو، ڕەوشەکەی بەلاوە سیر بوو. بۆیە وتی پێشتر زۆر سانابوو بەلامەوە کە لەگەڵ پیاواندا قسە بکەم بەبێ هیچ پەردە و شەرمێک، بەڵام لەگەڵ ئێوەدا زۆر شەرمەکەم، هەرچۆن بۆ قسەکانم وە خۆی ئەجەرمەوە. ئەگەر توانیتان یارمەتیم بدەن، خۆ ئەگەر نەتان توانی لەبیری کەن، ناوم با نەزرێت لەوە زیاتر، ئەگەر زۆریشم بۆ هات خۆمە کوشم. وتم ئێمە بە دڵنیاییەوە جێگای باوەڕی تۆ ئەبین، تکایەکەم بەردەوام بە، ئێمە گوێبیستین فەرموو. ترێوتی لە دوای ئەوەی کە خۆم فێر بووم بە کۆردۆین و مۆرفین بەکارهێنان، ئێستا ئازاد داوای ئەوەم لێکە کە هاوڕێکانی خۆم فێر بکەم و لەگەڵیاندا بیفرۆشم. ئەوان باندێکی زۆر گەورن، لە 2 کەسی ئەلبانی و 3 کەسی فارس و 4 کورد و بە منەوە 5 ئافرەت کە دوانیان بێچارە کراون، فارسن و ئەوانی کە خەڵکی وڵاتی باکوورن، و سەرۆکی ئەم باندە پیاوێکی دەوڵەمەندی ئەم باکوورێ ناوی فین ئەندریاسە. ئێستا ئەگەر من شکایەتیان لێ بکەم خۆم ماڵوێرانم، چونکە کەسێکی کە ناناسم تا بتوانم ئەم مادەیە بۆ خۆم دەستەبەر بکەم. لە هەردوو لاوە ڕۆچوم، ئەگەر واز بێنم ئەوان خەڵکی کە وەک من فێرەکەن، بۆیە پێتان ئەڵێم تو خوا یارمەتیم بدەن. ئیتر ئەوەندە گریا فرمێسک و هەنسک و دەنگی تێکەڵی یەک ببوون. یوسف تەحەمولی نەما، دەستی کرد بە گریان. سەرخێڵ لە تاواندا لێوی خۆیە گەزی و منیش وەک بیری ئیرتیوازی هەناسەکەم قوڵترە بوو. سەیرێکی یەکتریمان کرد. یوسف وتی برایان چی بکەین؟ سەرخێڵ وتی با بچین بیان قوژین. یوسف وتی سەرخێڵ جان، ئەوە ڕێگانیە و بە ئێمە ناکرێت، چونکە ئێمە پیاوکوژ نین. سەرخێڵ هاواری کرد وتی ئەی چی بکەین؟ من بێدەنگی دایگرتە بووم، نەم ئەزانی کە بۆ کوێ هەنگاو بنین. یوسف کوڕێکی زۆر ئیماندارتر بوو لە ئێمە، پێیوتین گوێ بگرن برایان، ئەوەی ئێمە مەبەستمانە ترێ. یەکەم با بزانین چۆن ترێ بپارێزین لە دەستی ئەوانە و بشتوانین کە ئەو مادەی بۆ دەستەبەر بکەین. دووەم، هەموو یاساکانی دنیا دژی ئەو کارن، با ئێمە بەرپرسانی لێ ئاگادار بکەینەوە، ئەوانیش ڕێگامان بۆ دائەنێن و لە دوعای خێریش یەکتری بێبەش ناکەین. بەلای منەوە ڕاکەی زۆر پەسەند بوو. یوسف وتی ئەگەر هات و سەری نەگرت، ئێمە لە دینەوە فێری ئازایەتی بووین و هەر بەم ئاینە پیرۆزە زەلیلیانەکەین، چونکە کاری ئێمە بۆ خوایە و خوای گەورەش پشت و پەنای لێ قەوماوانە، بۆیە پێتان ئەڵێم بە قسەم بکەن و بە هێمنانە کارەکان ئەنجام بدەن. سەرخێڵ وتی چۆن؟ یوسف وتی برام، هێمن بە زۆر ئاسانە، ئەو کەسانەی کە بە دوای خراپەدا ئەگەڕێن زۆر ترسنۆکن. من لەگەڵ ترێدا ئاچم بۆ لای پۆلیس و لەوێ سکاڵای خۆمانەکەین، بەڵام ترێ ئەبێت پەیمانم بداتێ کە لە قسەی من دەرنەچێت. ترێ سوێندی بۆ خوارد بە سوێندێکی سەقەت.
یوسف وتی ئەو سوێندەی کە من لە تۆم ئەوێ سوێن خواردنە تەنها بە ناوی خوای پەروەردگار دەست پێ بکات تا ئەویش کۆمەکیمان بکە. ترێ زۆر بە شەرمە وتی بە خوای پاک و بێگەرد سوێن بێ لە قسەت دەرناچم. یوسف وتی پاژەوەی لە لای پۆلیس ڕۆشتین دێینەوە ماڵەوە بە یەکەوە چین بۆ نەخۆشخانە و سەر لە نوێ ناوت تۆمارەکەینەوە دیار بوو یوسف شارەزا بوو چونکە خۆی جێگری پزیشک واتە معاون طبی. بۆیە بەرنامەی هەموو شتەکانی بۆ ترێ داڕشت وتی ئەبێت شتێکی ترم بە قسە بکەی کە لە هەمووی گرنگتراویژەوەیە کە من فێری قورئان خوێندن و نوێشکردنت بکەم تا بە یادی خوای گەورە هەموو ناڕەحەتیەکانت لەبیر بچێتەوە چونکە تەنها بە یادی خوا دڵ و دەروون و لاشە و ڕۆح ئارامە بێ هەروەک خوای گەورە ئەفەرمێت ئەلا بذکری الله تطمئن القلوب. ئاسایی خۆت ئەچیتەوە دۆخی جاران با ئێستا ترێ بچێت ئیسراحەت بکە ئێمە ماڵەکەی بۆ چۆڵەکەین تا بەیانی با خۆی لە ماڵەوە بێ من خێزانی کوڕێکی هاوڕێم ئەنێرم بۆ لای ئێمەژە چین بۆ لای ئەو هاوڕێم. هەڵساینەوە سەر پێ و خواحافیزیمان لە ترێ کرد و بەرەو ماڵی هاوڕێکە یوسف کەوتینە ڕێ کە گەیشتین یوسف لەگەڵ کاک ئەحمەدی هاوڕێی کەوتە قسە و بە جوانی لە خۆی و خێزانەکەی گەیاند و پێشنیاری کرد کە خێزانی کاک ئەحمەد دەستێجل بۆ ترێ بەرێ. ئەو شەوە تا درەنگێ هەر لە مشت و مڕدا بووین و بەیانی یوسف و ترێ کارەکەیان گەیاندە ئەنجام. دوای مانگێک هەموو باندەکە گیرە ترێش دوای 3 مانگ لە خەستەخانە چاک بووە و چەند مانگێک زیندانی بۆ دەرچوو بەڵام چاوەڕێی ئەکرد و هاتەوە سەربار و دۆخی جارانی خۆی. پاشان سەرخێڵ دڵی چوو بە ترێدا و ماری کرد. ئێستا کوڕ و کچێکی جوانیان هەیە کوڕەکەیان ناو ناوە توانە وەک چەکەشی ناو ناوە نور ژیانێکی خۆش ئەبەنە سەر. خێزانەکەی یوسفیش لە کوردستانەوە گەیشتنە ئەم وڵاتە. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداخی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.